پاشای دراوێکی ئەلکترۆنی چۆن خەڵکی هەڵخەڵەتاند چۆن ئەم ئافرەتە شۆخ و شەنگەی کە دامەزرێنەری یەکێک لە دراوە ئەلکترۆنیەکان بوو خەڵکێکی زۆری هەڵخەڵەتاند و خۆشی بووە ملیاردێر. ڕۆجا ئێگناتۆڤا گەورەترین پلاندار ڕێژەری دزی لە مێژوودا. سلێمان هەڵشۆیی و شتیچی. ڕۆجا هاوڵاتیەکی ئەڵمانیە بەڵام لە بولگاریا دەژیا. ساڵی 2014 دراوێکی ئەلکترۆنی بەناوی OneCoin دامەزران. ئەو دراوە ماوەیەک لە کوردستانی ژمامەڵەی پێوەکرا. ئاوشێوەی ئەو دراوە ئەلکترۆنیانەی کە ئێستا بازاڕیان گەرمە وای بە خەڵکی پیشاندا کەوا نزیکەی 3 ملیۆن وەبەرهێنەر وەبەرهێنانیان لە دراوەکەیدا کردووە. بەم پیلانەی لە ماوەی تەنیا 2 ساڵدا لە نێوان ساڵی 2014 تاوەکو 2016 دراوە ئەلکترۆنیەکەی بڕی 4 ملیارد دلار قازانجی بە ڕۆجا گەیاند. بەبێ ئەوەی ئەم دراوە ئەلکترۆنیە هیچ بەهایەکی ڕاستەقینەی هەبێ. لە ساڵی 2019دا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تۆمەتی دزی تۆمەتباریان کرد. بەڵام 2 ساڵ پێشەو بەروارە ئێگناتۆڤا لە بەرچاوان ون بوو. تاوەکو ئێستاشی لەسەر بێ هیچ کەسێک نازانێ ئێگناتۆڤا لەکوێیە. لەم ماوەی دواییدا دەزگای FBI بڕی 100,000 دلاری وەک خەڵات دیاری کرد بۆ هەر کەسێک زانیاری لەسەر شوێنی یان خۆی بدا پێیان. ئێگناتۆڤا بووەتە یەکێک لەو دە کەسە مەترسیدارەی بە تۆمەتی دزی لە جیهاندا داوا کراون. ئایا لەو بڕوایە دایت ئێگناتۆڤا دەستگیر بکرێ یان وەگەوانەی لای خۆمان دەسەڵاتداری بەهێزی لە پشتە و شاردراوەتەوە لە بەرچاوان.